حکومەت هەرێمی کوردستان بەحەق ئەو ناوای پێ ببەخشێت کە شایستەیەتی ئەویش پایتەختی ڕۆشنبیری کوردستانە. لە نێو باخچەی سەرای سلێمانی لە ڕێوڕسمێکدا پەردە لەسەر پەیکەری ئیبراهیم پاشای بابان لادرا. ئەو پەیکەرە بە برۆنز لەلایەن پەیکەرساز کامەران عومەر سەعید دروست کراوە و لەسەر ئەرکی خات و هێرۆ ئیبراهیم ئەحمەد جێبەجێ کراوە. پەیکەرەکە شاکارێکی ناوازەیە و پەیکەرساز هەوڵی داوە لەو ڕێگەیەوە گەورەی و جوامێری ئەو میرنشینەی بابان وێنا بکات. وەک پەیکەرسازی ئیبراهیم پاشای بابان ئاماژەی بۆ کرد، دەیانەوێت بەو کارە هونەریە مێژووی قارەمانێتی و خزمەتەکانی میرنشینەکەی بابان لە بەرچاو بگرن و هەمووان ئاشنای مێژووی پڕمەزنایەتی ئەو بن. ئەم پەیکەرە بیرۆکەی پەیکەرەکە کاتی خۆی لەگەڵ هێرۆ ئیبراهیم ئەحمەدا ئەم شتەی پێشنیاز کەس بۆ من کە پەیکەرێکی لەو شێوەیە و بۆ کوالێتی و بۆ شێوەیە لە مەستەوای ئیبراهیم پاشایە بێ بۆی دروست بکەین. بە خۆشحاڵیەوە و شەرەفەی بە من بەخشی و منیش توانیم ئەمە بکەم کە ئێستا بەرهەمەکەیەتی. و هەر ئەو کاتە بڕیادرا کە سەرای سلێمانی نۆژن بکرێتەوە. کاک بەهرۆز ئەو کاتە محافزی سلێمانی بوو. ئەم شوێنیان بە شایستە زانی بۆ ئەو زاتەی کە بەردی بناغی ئەم شاری داناوە. لە ڕێوڕسمەکەدا بنەماڵەی میری بابان ئامادە بوون و بەو پەڕی شایستەییەوە باسییان لەو خزمەتە کرد کە پێشکەش بە شاری سلێمانی پایتەختی ڕۆشنبیری هەرێمی کوردستان کراوە. هەروەک ڕۆڵی خات و هێرۆ ئیبراهیم ئەحمەدیان بەرز نرخاند لە جێبەجێکردنی پرۆژەکە. ئەمڕۆ وەڕاستی ڕۆژێکە کە دەمێکە من چاوەڕێی ئەەکەم و تاقیب مەکرد بە ڕەحمەت بێ مەرحوم مام جەلال تەلەفۆنێکی بۆ کردم کەوا فڵان وتی کاک جەمال نیازمان هەیە کە پەیکەرێک بۆ ئیبراهیم پاشا دروست بکەین، ئەبێ تۆش لەگەڵ خانمە مەبەستی هێرۆخان بوو تەعاون بکەی بۆ ئەوەی ئیشەکە بێتە وجود. منیش بۆ سبەی نێژە بێ سەرێک لە هێرۆخان بین چوومە خزمەت هێرۆخان. هێرۆخانیش ئەو پەڕی ڕێزی لێگرتم و قسەمان کرد لە بابەت پەیکەرێکەوە و ئەویش زۆر ئیجابی بوو. منیش زۆر بەدڵ خۆشیەوە هاتمە دەرەوە و ئەلحەمدوللا وا گەیشتە ئەم هەنگاوە پیرۆزە کەوا هەمومان ئەیبینین ئەم پەیکەرە پیرۆزە جوانە کە کامەران دەستی خۆش بێ زۆر شتێکی نایابە. ئەوەی پشتی سرم تەنها پەیکەرێک نییە، بەڵکو پادشایەکی کوردە. هەر کارێکیش بۆ پادشایەک کرابێت و بکرێت کارێکی شاهانە و پادشایانەیە. ئەو کەسەش هۆکاری کردنی ئەو کارە بێت شایستەی ئەوەیە کە پاشایانە و شاهانە دەستخۆشی لێ بکرێ، ڕێزی لێ بگیرێ، بخرێتە سەرسەر، دەستان خۆش بێ بۆ ئەو کارە جوانەی کە بۆ شارە جوانەکەی شاری شاران سلەیمانی جوان ئەنجامتان داوە. بەدڵ بە ناوی سەنتەری بابان یەکەیەکەی بنەماڵەی بابان و یەکەیەکەی ڕۆڵەکانی کورد لە هەر شوێنێکی کوردستان بێ دەستخۆشی لە خات و هێرۆخانەکەم. هیوادارم کە وێنەی خات و هێرۆخان لە داهاتووە گەلێ زۆر بێ کە لە پێشووترا گەلێکمان هەبووە. پەیکەرەکەی میرنشینی بابان بەرزیەکەی 4 مەتر و 20 سانتیمە و درێژەکەی 5 مەتر و 30 سانتیمەترە. بەو ستەیجەی بۆی دانراوە بەرزی پەیکەرەکە دەگاتە 10 مەتر. بەخێر بێن و خۆشحاڵین کە ئەمڕۆ لێرە لە سەرای سلێمانی بە ئامادەبوونی ئێوەی بەڕێز پەردە لەسەر پەیکەری گەورە پیاوێکی کورد لا ئەدەین.
گەورە پیاوێک کە وجود و بڕیار و هیمەتی ئەو وای کردووە هەمومان پێکەوە لە جێگەیەک کۆ ببینەوە بە ناوی سەراو لە شارێک کۆ ببینەوە هەناسە بدەین بە ناوی شاری سلێمانی. برایم پاشای بابان شایستەی ئەوەیە هەمومان بەڕێز و حرمەتەوە لێ بڕوانین و قەدری ئەو بڕیاری بگرین کە پێش 234 ساڵ بوو هۆکاری ئەوەی سلێمانی وەکو شار و وەکو پایتەخت بێتە وجود. سلێمانی جێی قوربانی دەستە خوشکی ئەردەڵانی مەهاباد سۆران سەرکردو. ئیبراهیم پاشای بابان کوڕی ئەحمەد پاشای کوڕی سلێمان پاشای بابانە، یەکێکە لە میرەهەرە بەناوبانگەکانی میرنشینی بابان و گەورەترین بەرهەمیشی دامەزراندنی شاری سلێمانیە لە ساڵی 1984. ئەو شارەی کە 234 ساڵ بەر لە ئێستا بووە پایتەختی میرنشینی بابان و لە ئێستاشدا پایتەختی ڕۆشنبیری هەرێمی کوردستانە. پەیکەرە بڕۆنزیەکەی میری بابانیش لە بەردەرکی سەرای سلێمانی لەمەو بەدووە زیاتر ناوبانگی ئەو میرە بە بیر هاوڵاتیان دەهێنێتەوە و هۆکارێکی گرنگیش دەبێت بۆ ئەوەی ئەو مێژووە پڕسەروەریەی دامەزرێنەری شاری سلێمانی بەو گەشتیارانە بگەێنێت کە ڕوو لە شاری سلێمانی دەکەن. دلێر کەمال، کورسات نیوز، سلێمانی.